گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. لای هەندێک کەس پۆشینی جیلوبەرگی کوردی نیشانەی کوردایەتیە، بەڵام لای هەندێکیان کردار شەرتە بۆ کورد بوون. بێگومان ئێمە ڕێز لە هەردوو ڕاکە دەگرین وە خۆشەویستی و نیشتیمان پەروەریش سنووری نییە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە. ئەو ڕایە بۆ بەڕێستان جێدێڵین با نەکەوینە گفتوگۆ لەسەرە و بارەیەوە کە کێ کوردە و کێ کورد نییە یاخود کێ زۆر کوردە و کێ زۆر کورد نییە. ئەم جارە لە بەرنامەی مروارەکانی غوربەتەوە بە جلی کوردیەوە دەڵێن سڵاوتان لێبێ ئازیزان. سڵاو. بەرنامەی مروارەکانی غوربەت هەر جارە و دەنگێ مرواری نازداری جوان لە غوربەتەوە زۆر کات هەڵدەبژێرین ئەگەر بۆ چەند ساتێکیش بێ لە شاشەی بەرنامەکەمانەوە دەدرەوشێتەوە. خۆشەویستانی من، میوانی ئەم جارەی بەرنامەی مروارەکانی غوربەت هونەرمەندێکی بە ئەزموونی ناو دنیای ئاواز و نۆتە مۆسیقیەکانە. دەنگە مرواریەکەم هونەرمەندە، ئاوازدانەرە، کەمانچە ژەنە، بگرە زۆرێک لە ئامێرەکان دەژەنێ، کەمانچە ژەنە، عود، پیانۆ، ترامپێت، ئۆکۆردیۆن، ڕەنگە زۆری تریش. خاوەن دەنگێکی پاکە، مامۆستا و هاوڕێیەکی زۆر باشی خوێندکارەکانیەتی کە ئەویش مامۆستای منیشە بە هەمان شێوە. بفەرمونون لەگەڵمان نابن بزانن میوانەکەم و دەنگە مرواری ئەم جارە بۆ بەرنامەی مروارەکانی غوربەت کێیە؟ بەرنامەی مروارەکانی غوربەتی ئەم جارە هونەرمەند غەمگین فەرەجی بانگهێشت کردوتە بەرنامەکەمانەوە. زۆر سپاسی دەکەین کە بانگهێشتەکەی ئێمەی قبوڵ کرد. بوو بە میوانێکی یاخود بوو بە دەنگێ مرواریەکی درەوشاوە لە بەرنامەی مروارەکانی غوربەتدا لەگەڵمانە بن بزانن گفتوگۆکان چۆنن، بۆ کوێ دەڕوا، چی دەگوزارێ، گفتوگۆیەکی هونەرمەندانە و هاوڕێیانە لە نێوان مامۆستا و خوێندکارەکەیدا. مامۆستایان سڵاو، بەخێر هاتی بۆ بەرنامەکەم. سپاس بانگهێشتەکەی منت قبوڵ. سپاس ئەمەجان. پێم خۆشە مامۆستا غەمگین فەرەج با لە زاری خۆیەوە ئاشنامان کا زیاتر بزانین هونەرمەند غەمگین فەرەج کێیە بۆ ئەوەی بۆ بیسەران و بینەرانی بەرنامەکەمان زیاتر پێی ئاشنا بن. بێگومان من نەزانم کێیە، بەڵام پێمان خۆشە لە زاری بەڕێستانەوە باسی لێ بکەن. من وەکو لە سەرەتاوە خۆت لە پێشەشێکە ئاماژەت پێدا کە من وەکو ئاوازدانەرێک ناسان دیارە من غەمگین فەرەجم و وەک ئاوازدانەر زیاتر ناسراوم. لە سەردەمێکی مناڵیەوە لە تیپی مۆسیقی پیرەمێرد تەمەنم 10 ساڵ بوو کە دەستم بەکاری مۆسیق کردو بە سەرپەرشتی مامۆستا عەزیز مامۆستا سەڵاڕۆ و تا ئێستاش بەردەوامم. دیارە وەک خۆت وتت شارەزایم لە ژەنینی زۆر لە ئامێرە مۆسیقیەکان هەیە، بەڵام زیاتر خۆم وەک ژەنیار نەناساندووە. زیاتر پێم خۆش بوو کە لە بواری ئاوازدانان و دانانی مۆسیق و گۆرانیە خۆم بناسێنم و لەو بارەشا زیاتر هەوڵی خۆمم داوە. لە تەمەنی مناڵی وەکوتم دەستم پێکردەوە تا ئێستا بەردەوامم. هیوادارم کە شتێکم کرد بێ، یعنی لە مێژووی کار و چالەکی هونەرەکانی خۆمان توانی بێتم کە کارێکم کرد بێ بۆ خزمەت بە فەرهەنگ و کولتور و مۆسیقی کوردی. سپاس دووبارە بەخێر بەی سەر و سەرچاوی من هاتی، هەرچەنە بە ئۆنلاین ئێمە ئەم چاوپێکەوتنە ئەنجامەدەین، بەڵام هەر خۆشحاڵ و مامۆستایان بانگهێشتەکەی منت قبوڵ کرد. باندیم بەخێر بەی سەرچاو. پێم خۆشە پرسیارێکی تر لە مامۆستا غەمگین بکەم. با سەرەتا ئێمە لە بەرەوەی هەردوو لایەکمان لە غوربەتین و ژیانی غەریبیمان زۆر چەشتووە، با ئەو پرسیارە چۆنەڵی دووبارەیە بکەین. غوربەت چی لە هونەرمەند غەمگین فەرەج سەندەوە و وەچی پێبەخشی؟ وەڵاو پرسیارم زۆر لێکراوە لە زۆر شوێنی تر و پرۆگرامە بڵێم لە دانیشتن و زۆر مەحفەلی تریشە.
دیارە وازحە غوربەت ڕەنگە زۆر جار ببێتە دەرگایەک کە واڵا بێ لە بەردەمی توای بۆ بەردەم کۆمەڵێ شتی تازە شتی زۆر گەورەتر جاری واشەیە ڕەنگە ڕادگرێ ڕەنگە بدوەستێنێ من بەڕاستی هەست ناکەم لە غوربەتە دابڕابم وەکو کاری موسیق و لە کاری موسیقا بڵین کارم نەکردوێ هەستەکەم چالاکیەکم هەیە بەڵام بە هەمان ئەو گڕوتینە نییە کە پێشتر لە کوردستان هەم بووە وەکو چی لێ سند بێتمەوە غوربەت نازانم یعنی ناتوان بە دڵنیایە بڵێ مەسەلەن ئەوەی لێ سندومەتەوە ئەوەی یاومەتێ غوربەت خۆشتێکە لە دەسەڵاتی ئینسان خۆیانە ڕەنگە من خۆم پێم خۆش نەبوو بێت کە غوربەت هەڵبژێرم بەڵامی تر هەندێک جار چوزانم ڕوتی ژیان واکە کە تۆ لە هەندێک شوێنە غەدرێکت لێکرەیە لە هەندێک شوێنە ئازارە درێ لەبەرەوە مەجبوری کە بڕیاری قورس بی بڕیاری گران بیت کەوا دواتر بە جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر دەبێت من هەست ناکەم غوربەت شتێکی لە من نەسەنوەتەوە بەقەدەر ئەوەی کە دووری خستومەتەوە لە خۆشەویستان و لە ئەزیزان و لە هاوڕێیانم وەک کاری هونەریش ئەستەکەم هەر بەردەوامم بەڵام هەر بە تەبیعەتیش خۆم کاری هونەریم کە کردووە ڕەنگە خۆش تاگەدابی کە لە کوردستانیش بووبین کارەکان زۆر نەبووە بەڕاستی زۆرم کار نەکردووە حەزم کردەوە کارێک کەکەم زۆر لەسەری بۆستم زۆر بچمە بنجوبنەوەنی کارەکە تا دوجار لە لای ئەو جۆگرانی کە جوێی لێکدن کاریگەریەک بەجێ بێڵیانی شتێک کەم کە بمێنێتەوە بۆ مێژووی دوور و درێژ ئێستش هەر بە هەمان شێوە بەردەوامم لە کاری هونەری لە کاری موسیق بەڵێ هەرچە من درێژ بی مامۆستایان دەستە خۆش بێ باش بپرسم ئەتوانم بپرسم بڵێم وەک ئاوازدانەرێک ئەتوانم بپرسم پێناسەیەکی بچووکی گۆرانی کوردی یاخود میلۆدی کوردیمان بۆ بکەی میلۆدی کوردی کە تۆڵێ میلۆدی کوردی ئاقرە بێ دەستنیشانی کەش میلۆدی کوردی لە یەک با بڵێن فۆرما کۆ نابێتەوە چەندین جۆر و فۆرم و چەندین ئەوێک کەتەگۆریەکان جاکەینەوە بەڕاستی ئەگەر هەرمە بەستێ لە خودی ئاوازدانانە ینی وەک ئاوازدانان لە نێو گۆرانی موسیقی کوردی ئەوە شتێکی ترە توانین لەسەر ئەوە قسە بکەین بەڕێی من ئاوازدانە ئەکرێ لە بواری موسیقی کوردیە بکرێ بە چەند کەتەگۆریەک چەند بەشێک یعنی من بۆ خۆم یەکێکم لەوانەیە کە لە بەشێکی ئاوازدانان کارەکەم کە زیاتر مامەڵەکردنە لەگەڵ ئەو تێکستانی کە هەڵگری قۆڵاییەک و هەڵگری باگروندێکی با بڵێن تۆزێ قۆڵن ئەو جۆرە تێکستانش هەمیشە میلۆدی و ئاوازی زۆر با بڵێن تا ڕادێک توان بڵێم زانستی و تا ڕادێک میلۆدیەک دروستەکە میلۆدیەک ئەخۆڵقێنن کە جیاوازترە لە میلۆدیە سەرزارێشەکان و میلۆدیانی کە با بڵێن وەکو گۆرانی ڕۆژانە و گۆرانی سەر شەقام و ئەمانە زیاتر ناوزە دەکرێن ئەمە یەکێک لە جۆرەکانی بڵێن کەتەگۆریەکان ئاوایە بۆ بڵێن بۆ نمونە جۆری تری ئاوازی ئاوازە میلیەکان هەیە بۆ نمونە ئاوازی با بڵێن هەندێک ئاواز هەیە ئێستا هەر لە شێواز و لە فۆرمی ئاوازی شانین یعنی وای لە هاتۆ لە زەمانێک کە ئێستێمە کاری موسیقەکەین هەندێک جۆر لە ئاواز پیا بووە بە هیچ جۆرە ناشتە خانەی ئاوازەوە و خاوەنەکەشی خۆی بە ئاوازدانە ڕزانانی ئەوەش خۆ جۆرێکە لە کەتەگۆریەکانە بێ قسە لەسەروانش بکرێ بە عام ئێستا بە گشتی ئەتوان بڵێم ئاواز لە ناو دنیای موسیق و گۆرانی کوردیە تۆزێک ئەوەیە با بڵێن پەرشوڵاویەکی پێوەیە عنی قسەکردن لەسەری تۆزێ قۆرسە ئەمەش بۆ خودی خۆی ئەگەڕێتەوە بۆی کە هەر خۆی خودی موسیقی کوردی خۆی بنەماکانی نادیارە با بڵێن تیۆرەکانی نادیارە ئەم شتانە ئیشی لەسەر نەکرەوە بەڕاستی کە ئەمانە ئیشی لەسەر نەکە دەرەنجامە بێتەوەی ئەوەی کە ناتوانانی بە شێوەیەکی زۆر ورد و زۆر دقیق قسە لەسەر بابەتەکانی ناو دنیای موسیق و گۆرانی کوردی بکەی بە ئاوازدانانیشەوە بەڕاستی دەست خۆش بێ باشە با من یەک پرسیاریسر لە بەڕێستان بکەم بەڕێستان لە تافی لاوێتیدا ئاوازتان بۆ کورد بڵێن ئاواز و گۆرانی بۆ کوردی کوردستان داناوە لە کاتێکدا کە گەنج هەبووە یاخود لاوی هاوتەمەنی تۆ هەبووە عشقی دڵدارەکەی و پرچی زەردی دڵدارەکەی بۆ بەڵام تۆ هاتووی گۆرانیەکی 10-15 دقەیت لەسەر کورد و کوردستان کردووە بڵێن جەماوەرێکی زۆرت هەبووە بڵێن گوێگرێکی زۆر باشیشت بۆ خۆت ڕاکێشاوە ئەمە ئەگەڕێنیتەوە بۆچی؟
كردستانم برينك برين قيدر بروا بەڕێی منەوە پەیوەندی بە وەزیفەی موسیقەوەیە وەزیفەی موسیقدانەرەوەی یعنی ئەمە بێ بزانین کار وەزیفەی ئەمە چیە وەزیفەی ئەمە گۆرانیوتن بۆ خۆشەویست بۆ عاشقەکەت بۆ چوزان بۆ ئەوانە زۆر پیرۆزە یعنیەوە بەشێکی زۆر گرنگە لە گۆرانی موسیق لە هەموو دنیاە نەکە لای کورد بەڵام هاوکات هەندێک بابەتی تر هەیە هەندێک چوزانم هەندێک قەزی نەتەوەیی تر هەیە ئەمانە لە ڕێی موسیقەوە بخوێندنەوەیان بۆ بکرێت لە ڕێی گۆرانیەوە بخوێندنەوەیان بۆ بکرێ بێ بشان بدرێن بەڕاستی بۆیە من پێم خۆش بووە زۆر جار کە لەگەڵ ئەو تێکستانە ئیش بکەم لەگەڵ ئەو تێکستانەیە کار بکەم و میلۆدی و ئاواز دروستکەم کە هەڵگری ئەو باگروندە قوڵەنەوەکو پێشتر باسم کرد ئەنی خۆشەویستی وڵات خۆشەویستی کوردستان دوایەوە مەرگەساتەکانی کورد ئێمە میلەتێکین بەڕاستی غەرقین لە کۆمەڵێک مەرگەسات و کۆمەڵێک چوزانم خەم و ماساتی زۆر گەورەوە سەر میلەت و بەسەر کۆمەڵگەی کوردە هاتوو تا ئێستش وایە تا ڕۆژی ئەمڕۆژ یعنی ناکرێن موسیق و موسیسیانان و ئاوەزدانەران وانە لەم دنیاە دوورە پەرێز بن یعنی ئەبێ خوێندنەوەیان بۆی هەبێ ئەبێ ئێمە کار بوو ئەو بابەتانە بکەین ئەبێ ئەم بابەتانە بە زیندوی بمێنێتەوە بۆی نەوەی داهاتوو بزانن ئەم میلەتە ئێمە چی بەسەر هاتووە یعنی ئەمانە زۆر گرنگە وەزیفی ئەمە بۆیە من ئەڵێم پەیوەندی بە وەزیفەی موسیقدانەرەوەیە بە وەزیفەی هونەرمەندەوە هەیە هونەرمەند خۆ ناکرێ بەس لە بازنەیەکا بخولێتەوانێ یعنی هەموو هونەرەکەی لەوەیە کۆکاتەوە بڵێ گۆرانی بەس ئەبێ بۆ عاشق بوو ترێ بەس بۆ دڵدارەکەت و بەس بۆ ئەوە نەخێر گۆرانی یەکێ لە وەزیفە گرنگەکانی گۆرانی بەڕێی من ئەوەیە خەمی نەتەوەیی بوونە خەمی دەرخستنی مەرگەساتەکانی میلە دەکەتە زۆر گرنگە کە موسیق ئەو وەزیفەی خۆی بە جوانی بگرێتە بەر و من هەوڵم داوە کە لەو بوارەیە زۆر ئیش بکەم بەڕاستی وەک دیارە لە کارەکانمە زۆر ڕەنگیاوەتەوانێت هەر بشیت نەمامسەیان من مەبەسم لەوە بووی ینی زۆر کەس هەبووە وەک بەڕێستان لەوانەیە تەنانەت هاوڕێی هەمان هاوپۆلت بوو بێ یاخود هاوپیشت بوو بێ ئەو لەویا سەرگەرمی عشق و دڵداری خۆی بۆ بەڵام لە هەمان کاتا تۆ عشقت لە بوارێکی ترا بۆ ئیش بۆ کوردستانەکەت مەسەلەن وەکو بەڕێستانتت بۆ مەرگەسات و بۆ ئەو هاو خەمیت دەربڕیەوە من بەس ویستم ئەو جیاوازە لێ بدەم ئەمەلجان جا چێڵێ خۆ منیش لەوانەیە بۆ عشق و شتی واش حەزم کردۆ گۆرانی ئەتوانی بڵێ هەردووکی ئەکرێ هەردووکیم بەڵێ من یەکێک لەو شتانی کە زۆر گۆرانیم بۆ دروست کردو بەڕاستی خۆشەویستی دایکە ڕەنگە خۆت لە گۆرانەکانی کە من کردومە تایەتی گۆرانیم کردو بۆ نمونە بۆ کاک بەهجەدی یحیا گۆرانی ئەیدایە جان گۆرانی کەم بۆ تاراغ سۆڵ کردو و دایە ئەمانە هەمووی باز لە خۆشەویستی و عشق بۆ دایکەکە بەس گۆرانی تر بۆ عشقی تر وڵای لەوانەیە ئەوەشم کردوێ نازەمی سە لە یادمان تۆ بە مامۆسایان ئەم گۆرانی کە باسمان کرد کوردستان ئەگەر زەحمەت نەبێ با کۆپلەیەکی بڵێنەوە و منیش دنگەدنگێک لەگەڵ تا ئاڕۆم بەڵێ ئەو گۆرانی قیبلە نومایە یەکێکە لە تێکستە جوانەکانی مامۆسایی گەورەمان مامۆستا شێرکۆبێکە زیادی بەخێر لە فستیڤاڵی سرود و گۆرانی ئازادی لە بزانم لە ساڵی 92 بوونەوە یەکیانەوە لە دوای ڕاپۆرتەکە بوو بەڵێ وێسابێت لە فستیڤاڵی بەشی مۆسیقای کۆمەڵی هونەرجوانەکان بوو لەوێ هەر من خۆشم گۆرانیەکەم و دیارە من خۆم گۆرانی بێژ نیم بەڵامی تر وا پێویستی کرد ئاوازەکە تۆزی قورس بوو حەزم کرد خۆم بێڵم بۆی حەقی ئاوازەکە بدەم بەڵێ ئەتوانین بەیەکەوە تۆزێ بێڵین بەس ئەبێ من تۆزێ شوێنەکەم بێن کەم ئەو دووشتم بێن و This
سوی بهاویم سر بو آزادی بکن من افچای درستانی گرد بربونی خوش گبم یشک بگیر من خیلی نبر رشدوی ام شخنی خوش گبم الجرسي ليش مكين واصلوا بينا بين ما لكني أمينة ونشكش حولي ما قولبي ما تريفين بالبهايم لو ما كوري أزاري ولو ما شعوري شمدار نبغى شبينتي وكسورة شلاتي ولا قلبي زنجير مخوي بالخجل قريباش قبل بنجرمي كل روحي أبصرمي قليل شعر زيادة قجري كجنون حتى بريء من شيم هيا لا قلون كوب زيادة آي سرچاوين پشتم دارو درختين جور کردم لکو کین دل خوش ما کریچیم دریار کردم من چیم هیا لبتی سیدار زیادر لورد و قایدی مولاوا لجماری شهید زیادر من چیمه وازلو برینم بهنن هەر بەشی مامۆستایان گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. زۆر سپاس مامۆستاگیان دەست و چاوە خۆش بێ هەر بژیت منیژە و کۆپلێم لەگەڵا وتیتەوە شعرەکانم لە بیرمان بوو. پرسیارێک زۆر سەرنجی ڕاکێشام کە کاتێک سەیری ئەو ڤیدیۆ کۆنەی ئەم بەرهەمەم کرد نزیکەی لەسەر و دەدەقاوە زیاترە باشە بینەرێکی زۆرت هەیە بڵێن نەک هەر بۆ بەڕێستان مەبەستم لەو کاتەیە کە خەڵک گۆرانی ئەوت یاخود کۆڕاڵمانە کرد لە پەیمانگەی هونەرە جوانەکان لە 45 دقە لە 40 دقە گوێگریشمان هەبوو ئێستا گوێگر وای لێهاتۆ حوسڵەی نەماوە ئەبێ بۆ ئەمە بڵێن چی زانیت چۆنە بەڕاستی ئەم پرسیارە قورسە پرسیارە ئەبێ قسە زۆر هەڵەگریانی ڕەنگە نەتوانین لە چەند دقەیەکە قسەی لەسەر بکەین بەڵام زەمان بەگشتی دنیا گۆڕاوە زەمان گۆڕاوە چوزانم هەرچی کایەکانی هونەر و ڕۆشنبیری و ئەمەی هەمووی گۆڕانی بەسەرا هاتووە دنیا لە تیژڕەویەکی سەیرە یعنی شتەکان زۆر بە تیژی بە خێرایی ڕۆنە پێشەوە ئەمانە هەمووی کاریگەری زۆری هەیە وەکو پێم وتی چونکە مۆسیقی ئێمە بۆ خۆی مۆسیقێکی زۆر بێ بنەما و دیار نییە ینی شتەکانمان ڕەنگە هەموو شتێکمان هەبێ بنەمای موسیقی کوردی بنەمایکی زۆر جوانی هەبێت بەس کاری لەسەر نەکراوە دیار نییە ئیشی لەسەر نەکراوە بۆیە ئێستا بینی لە ناو دنیای موسیق و گۆرانی کوردیە هەرچیەک هەڵەسێ بە کاری موسیق و گۆرانیە وێرێ هەمویان ئەسپی خۆیان تیاتاودا و بە هەمووی بەهەوەسی خۆی هەر کە سواڵەسێ گۆرانی ئەڵێن چوزان موسیق لێدان ئاوازدا ئەنێن و زۆر بەینشەوە نیە زۆر بە جورئەتێکی سەیرەوە نازم جورئەتە قەت لە خۆمان نبین یعنی کە ئاوازێک دانم تا ئەیخەمە بەردەم جووی بیستەرەکانم ئەو کەسانی جۆم لێکدن ڕەنگە 1000 جار خوێندنەوەی بۆ بکەم ئایا چی نوقسانە چی باشە چی خراپە بەڵام قەڵچەکەی جۆ نات یعنی هەموو شتاناکە بە جۆرێک لە جۆرەکان ئەم فەوزایە ئەم حاڵەتە کە دروست بووە وای کردووە کە ئەرزشێک بۆ کایە هونەریەکە
نامێنێ بەڕاستی پێم ناخۆشم قسەیەکەم بەس وایە بەڕاستی سێچێک لەو هونەرانی کە بۆ زۆر جارمای پێکەنینی خەڵکە هونەری گۆرانی موسیقیانی هەندێ ئەمەngە لە ئاستێکی لاواز و نزما شتەکان پێشکەشەکرێگە تۆ ئێستا دنیای سۆشال میدیایە تۆ سیر کە بزانە لە ڕێی سۆشال میدیا و چی نمایشەکرێت چی لێ بە جۆ بە دیدی ئەو خەڵکەیە ئەمانە هەمووی کاریگەری زۆری هەیە لەوەی کە خەڵک حوسەڵەی نەبێنێ ئەسڵن خەڵک جاری وایە گاڵتەی لێ دێنێ ئەڵێ ئەمە چیە گۆرانی مۆسیقا بۆ وایە لێ بۆ وایە بۆ یعنی ئەمە خۆی لە خۆیان ئەمە یەکێک لە خاڵەکانەکەوای کردووە جا ئەم جۆرە ئەم تیارە ئەم تەوژمە کە لە ناو دنیای موسیق گۆرانی کوردیا دروست بووە زۆر هینن زۆر ئەکتیڤن چالاکن بەڕاستی بەرامبەر ئەوان ئەو تەوژمەی ترکە کە جۆرێک لە جدێت و لە چوزانم لە ئەوەی کە کاری هوەری بە شێواز و بە پرەنسیپ و بە مەبدەئێکی جوانی مۆسیقی ئەوە بکەن زۆر ناچالاکن زۆر سستن بەڕاستی جا ئەم دوو تەوژمە ئەم دوو تیارە بەیەکەوە پێ یەک ناڕۆن کە پێ یەک نەڕۆشنیشیشان هینەکە چشان باڵا دەستە بێ چشان ئیبرازە بێ کاریگەریە بێ بۆ سەر کۆمەڵگە هەمووی بەگشتی بۆ سەر مناڵ بۆ سەر گەورە بۆ سەر گەنج یعنی ئێستا ڕەنگە مناڵ و گەنج و گەورەی ئێمە وابزان موسیق و گۆرانی کوردی ئەمە یەکە ئەمڕۆ هەیە بۆ لەبەرەوەی غیابێکی سیر هەیە لە موسیق و گۆرانی جاد و چوزان ئەو موسیقانی کە هەڵگری پەیامێکە کە جۆرێک لە ڕەسەنایەتی و نەمریتیایە کە ئەکرێ وەک شوناس وەک هەوی میلەتێک دواتر نمایش بکرێ و تەماشای بکرێ ئەم جانیبە ئەم لایەنە زۆر سستە زۆر ناچالاکە یعنی هەمومان ناچالاشین لەو بارەیە بەڕاستی من ئەوە زۆر بە ڕاشکاوە ناڵێن بەڵام ئەو جانبەکەی تریان زۆر هێستەکەی زۆر چالاکن بە ڕۆژانەی شەکان کارەکەن ینی بۆیان مەسەر بوو یان کارەکان بۆ مەسەر وێستە میدیاکانی ژوا تێگەشتون کە ئەمانەیەکەن تەواو ئەمەیە کە شوناسی گۆرانی موسیقی کوردی پارێزیان جۆرەیە لە گۆرانی موسیقی ئەوە ئاست نزم کە ئەمڕۆ هەیە و کە نمایشەکرێ بۆیە خەڵک وا تێگەشتۆ موسیق ئەمەیە خەڵکی ژۆ حوسەڵەی نەماوە بەڕاستی بەڵام لە هەمان کاتا من ڕام وایە هەر ئەکرێ ینی ئەم شتانە ئەکرێت چاک بکرێ ئەکرێ ینی هونەرمەند جدیەکانەوانی کە لە بوارەکە شارەزان و بە شێوازێکی تیۆری و زانستی کاری موسیقەکان ئەوانە توانن کاری خۆیان کەن بەرامبەر بە ڕاگررتنی ئەو جۆرە لە تەوژمە چکم ئەو تەوژمە بۆ خۆی زۆر ئەمەر کورت و زۆر نامێننەوانێ ئەو کە ئەو جۆرە کارانە نامێننەوانێ بەڵام ئەگەر ئەوە بەردەوام بێ بەم شێوەی ئێستا ئەکرێس بینە شوناسی مۆسیقەکەی ئێمە بێ بەو جۆرە لە خراپە لە گۆرانی موسیق بەداخەوە بەس مۆمسەیان هەز ناکەی جاران ئەگەرش کەسێ بوو وایە بە مۆسیقی یاخود گۆرانی بێژەکان بە تایبەتی بە چەند فیلتەرێکە ڕۆشتن بەڕێستان لە بڵێن هاوینان سەمە سکوڵتانە کردەوە بۆ لە کۆمەڵی هونەرە جوانەکان یاخود پەیمانگەی هونەرە جوانەکان یاخود تیپە مۆسیقەکانی تر بە هەمان شێوە ئەو کەسەی بوو وایە بە گۆرانی بێژ ئێوە چەند مامۆستایەک بوون بێگوان مەبەستم لە هەموو موزیسیان و هونەرمەندە بەڕێزەکانە چەند کەسێکیان پەروەردە ئەکرد پاشان بۆمان هەبوو جورئەتکەین تەقدیمی پەیمانگەی هونەرجوانەکان کەین بۆمان هەبوو ئەو جورئەتە پێیاکەین گۆرانی بڵێن ینی من مەبەستەکەم لێرە ئەوەیە ئەو فیلتەرە نەماوە لە هونەرمەندانم دوانووە زۆربەیان ناومێدن لەو حاڵەتە لەبەرەوەی سۆشال میدیا بە شێوەیەکی وا کۆنتترۆلی ئەو حاڵەتی کردووە تەسەورەکەم بە چەندین هونەرمەندی جادی بەڕێزی وەکو گەورەی وەکو بەڕێستان و لە ئێوە گەورەتر و لە حوتەمەنی ئێوە نەتوانن کۆنتترۆلی ئەم چۆنەڵی ئەم هێنانەوە سەرتایمی میوزیک و گۆرانی کوردی بکرێ جا نازانم ئێوە بەڕێستان هیچ بیرۆکەیەکتان هەیە بۆ چاکردنی ئەو کارە ڕاستەکەی ئەمەلجان و قسەی تۆ تاوە بەڵام ئەو ناومێدیش خۆ تاکەی یعنی خۆ ئەبێ لە خاڵێکەوە بێ دەست پێ بکرێ بەڕاستی بەڵام من لە شوێنێتر و جاری تریش قسەم کردووە لەسەرم بابەتە خۆ ئەمە تۆ باسی هەوی موسیقی وڵاتەکە دەکەی باسی فەرهەنگی نەتەوەکە دەکەی چوزان باسی کایەکی زۆر گرنگەکەی کە دوجار لە یەکێک لە باگروندەکانی پێناسی نەتەوەکەی توە بوونی هەیە ڕاستی موسیق و گۆرانی و فەرهەنگ و کللتور زۆر گرنگە بۆ ناسانی هەموو نەتەوەکانی دنیا خۆ ئەم پارێزگاریکردنە لەم شوناس و لەم فەرهەنگ و کللتورە بە تەنها کاری هونەرمەند نییە بەڕاستی یعنی من جاری تریش ئەم قسەیەم کردووە
يعني خۆوای لاتوە منە قسەکەین ینی قسەکانمان زۆر دووبارەیە لەبەر هەر جۆمان لێ ناگیرێ مەجبورین هەر قسەکان دووبارە بکەینوانی لەگەڵ ڕێزمان ئومێدین بە ئومێدین گوێمان لێ بگیرە مام سەیان بەڵێ فەرموو. بەڕاستی ینی وای لێ هاتووە تر کە ئەمە تۆستەکەی ئەمە تەنها وەزیفەی هونەرمەند نییە پاراستنی ئەم شوناس و ئەم کەلتورە و ئەم فەرهەنگە ئەمە دەوڵەت ئەبێ ئیشی بۆ بکە بەڕاستی ئەمە ئەبێت دەستگای پەیوەندیدار هەبێ بۆ ئەم کارە یعنی لەم قۆناغی ئێستای ملەتی ئێمە لەم قۆناغی ئێستای ملەتی کووردە باوەڕم پێ بکە ئێستا لە باشووری کوردستان یعنی زمینەکە زۆر لەبارە بۆ ئەوە ینی ئەکرێ کار لەسەر ئەو بابەتە بکرێ یعنی هیچی تێ ناچێگەر ئەنجومەنەیە شوورەیە دروست بکرێ شوورای کە بۆ کاری موسیق و گۆرانی ئەوە نیە پلانێکیان هەبێ چزانم هەندێک ڕێگە چارە دابڕێژن بۆ ئەم بابەتانە یعنی من لە دیداری یەکەمی موسیقی کوردی کرا لە سلێمانی من بە خوشحاڵی و شمولوانی کە داوت کرابووم چوومەوە لە یەکێ لە دیبیتەکانە من بەشدار بووم قسەم لەسەر ئەوە زۆر کرد بەڕاستی کە ینی ئەبێ لە ئێمە لە خاڵێکەوە بێ دەست پێ بکەن ینی خۆ ئەم ناومێدیە ناکرێ هەر ئاوە بەرداوامی بە دەردی تۆش وتی قۆمە ڕێگە بەو تەوژمە ناگیرێت چونێستا تۆ لە تەلەڤیزۆن و میدیاکانی شاگەر ڕێگە لەو جۆرە کارانە بودی لە یوتیوب بڵاوەکەنەوە لە فەیسبوک بڵاوەکەن لە ئینستاگرام چۆزانم لە تیکتۆک بڵاوەکەنەوە یعنی دنیا لە تەوژمێکی خێرایە وەکو لە هۆڵە وتم یعنی بەقەدەر ئەو خەتەری ئەو تەوژمە خێرایە لە بڵاوبوونی ئۆشتانە ئێمە بێ ئەوەنگە چالاک بین بۆی بتوانین هیچ نەبێ ڕێگە لەوانە نەگرین هیچ نەبێ بەدیلێکە بێ خەڵک ئێستا بەڕاستی پرسیاری خەڵک ئەوەیە ئەڵێ باشەم جۆرە کارانە هەیە کاری تر بەرامبەری چی ئێمە جۆ لە چی بگرین کو چی تر هەیە جۆ لێ بگرین ڕاستی ینی ناچالەکێک دروست بووە لە بواری گۆرانی موسیقی کوردیە ئەستەکەی ینی خەڵکیش تا ڕادێگەوە نیە ناومێت بووە نازانێت ڕوو کاتێک شۆ ینی جۆ لە چی بگرین جاب لەگەڵ ئەوەش من دایم یەکشت ئەڵێم ئەمەجان من ڕێزم بۆ هەموو شتێک هەیە هەموو کارێک هەیە هەموو توانایەک هەیە چی ئەکابیکە ئەنج زۆر جار ڕەغبەتی خەڵکەکە وایە حەزی لێ حەزی لە مۆسیقایە لە گۆرانی وتناوە ڕێزم هەیە بۆ شتانە بابی کاقی چێکە بەڵام کارەکان ئەبێ بە شێوازە بە شێوەی لە شێوەکان ئەبێ ڕێک بخرێتەوەی بەڕاستی ئەبێ وا ببێ کە بزانین یعنی کامەیە کە ئەچێتە خانەی موسیق و گۆرانی ڕاستەوە ینی موسیق و گۆرانی وەک هونەرێک وەک زانستێک کامیان ئەچنە ئەو خانەیە و کامیان بەدەرن لەو خانەیە ئەبێ بەڕاستی وردەوە دەهەنگاو بنرێ بۆێرە بەڵام بەگشتی ئەگەر ئاوا ناچالاک و سست هەموو سەیری بابەتەکە بکەین باوەڕ ناکەم ینی ڕەشبینم من ڕایەکمێ هەموو جارێک ئەڵم تەنانە دەوانی کە گۆرانی ئەڵێن ئەوانەی چوزانم مۆسیقا لێ دەدەن ئەوەی مەسەلەن ئامێرێک ئەژەنن من وا تەشبیهی یەکەم ئەمە ڕێی خۆمە ڕێی ئەمە سعید کوردن نەک بڵێم ئەمە شتێکی ئەکادیمە من هێنامە من ئەڵێم وەکو گۆرانیتنی مۆسیقاش وەکو خواردن دروستکردن وایە هەموو خواردنێک مەعیدە تێرەکە بەڵام هەموو خواردنێک خۆراکی ڕۆح نییە ڕاستە بەڕاستی بینەکان زۆر ینی کێشەکان زۆرە ینی زۆر پەرشو بڵاو بۆ توان تا قسەی لەسەر بکەیت شت هەیە کە وامان لێکا کە ئەو ناومێدیەماندا دروست بێ بەڵام لەگەڵەوە شابەڕێی من هەر ئەکرێ ئیشی بۆ بکرێ ینی ئەکرێ ئێستا دنیاش بۆ بە دنیای جۆرێک لە بزنس و بازرگانی و ئەم شتانی یانێت بۆ نمونەی کە باست کرد گۆرانی بێژوی تورک و فارس و ئانێنن بەڕێی منەوە ناچێتە خانەی هونەر و قاری هونەرکردنەوە بەقەدەرەوەی کەەوە جۆرێکە لە بازرگانی لە بزنس چوزانم ئەوە بەڕێی من ناکرێت سەر حسابی هونەر و موسیق تەماشای بکرێ جا دنیاش ئێستا وەکو ئەو تۆژمە خێرایی لە دنیاە بڵاو بۆتوانێ گەنج و لاوەکانی ئێمەش دنیا ئەبینن لە دنیا چ جۆرێک لە موسیق نمایشەکرێ جەماوەرەکە چۆن پێشوازی لە موسیق و گۆرانیەکان جا ئەمە خۆی لە خۆیان ئەمە خۆی شتێکی باشە بکرێ بەڵام موسیقی ئەم جۆرە موسیقانی کە ئەم گەنجانی ئەم سەردەمە ئێمە حەزیان لێە گەنجەکانی مەشحقی خۆیانە جوجویان لەو جۆرە موسیقانەوە بەڵام با کەسانێک بیکەن کە شارەزای بوارەکە بن کە بتوانن ینی مامەڵە لەگەڵ ئەو جۆرە فۆرم و شێوازانە لە گۆرانی کوردی بە شێوەیەکی ڕاست بکەن ینی بە شێوەیەکی وە نمایشی بکەن کە ستانداردێکی جیهانی هەبێ نەک ئێستا هەچ کەسی هەڵەسێ مەسەرم گۆرانیەکە وەڵامە ڕاپە مەسەرن ئەمە پۆپامە ئەوەیە هیچشی لێ نازانانی ینی بەس ئەوەیە سەیری دنیای دەرەوە هەیە سەرگێڵای کێشێنێکا بە کوردی و
ئەڵێ من داهێنانیشم کردووە. ئێستا ئەو وای لاتۆ بەڵام یعنی من قسەکەم لەسەر ئەوەیە خۆ گەنجی ئەمەش ناکرێ هەر دانیشێ مەسەن جۆ لە چوزانم لەگەڵ ڕێزما بۆ گۆران بێژە کۆنەکانمان هەر جۆ لەوان بگرێ و هەر جۆ لەوان بگرێتەوە بە کەڤەری تازە و بە شێوازی تازەکردنەوە گۆرانەکانی ئەوان یعنی ئەوانش مافی خوانە حەزەکەن جوان لە ستایل و فۆرمی شێوازی تازە بێ لە گۆرانی مۆسیقی ئێستا لە دنیاە بڵاوە بکرێ ئەم شتانە بکرێ زۆر باشە بەڵام هاوکات ئەبێ هەموو شتەکان بە یەک مەسار بڕۆن یعنی نەک هەر ئەوانە بکرێت و کاری تریش با بڵێن لەجێی خۆیان بەستستی بمێنێتەوە ئێستا بەڕستی ئەمە جانسە تۆ سیرکە چێ کارەکان نەزم کاری مۆسی کوشتیوە لە بوارەکانی لە بواری چزان لەوانێت نەوەی ئێمە زۆر سیستن هەمویان بە گشتی زۆر سیست چنەمانەی ئەوروپا چەونە ئەوانی دەرەوە یعنی زۆر سیستن بەڕای من مامۆستاگیان من ئەڵێم ئەو هونەرمەندانەی وەکو بەڕێستان و زۆرینەی کە هەیە چوونەتە ئەوروپا مەسەلە سستی نییە بەڕای من ئەڵەم کەمێک تۆراویان پێوە دیارە لەم کاتەیە تۆراوە ئێمە لە بریوی ئەم دڵی ئەم هونەرمەندە مەزنانە بین ئاشکەینەوە ئەچی خەڵکی ترە هێنێ مەسەلەن لەوانەشە هەیە کورد نەبێ ئەهێنێ و دایانێ ئەڵە جا هونەرمەندە بەڵێ فەرموو ئەمە خاتە ناو بەرنامە ئەمەیە کێشەکە یعنی لەگەڵ ڕێزما منەتیان بۆ هونەرمەندەکان نەماوە بۆ ئیشکردن نەما ئەمە کێشەکەی ئێمە مامۆستا آخر وەکو باسم کرد یعنی ئێستا چۆت لە خانەی هونەر و موسیق چۆتە دەرەوە چۆتە خانەی بزنس و بازرگانی و بەڕاستی مەسەلەکە بۆی وای لێ هاتووە و ڕەنگ ئەو قسەی توش زۆر جوانە ئەو چوزانم ئەو وەکو عاجز بوونێک یاد شکانی و نەرمەندان تۆراویەکی تیابێ ئەوانە ڕاستە خۆ لەبەرەوەی ئیشی ژەکەی بەسجاروایی شەکانیشی جێگەی خۆی ناگریانی بۆ لەبەرەوە ئەو تەوژمە ئەوەنگە بڵاو بۆتەوە میدیاکان ئەوەنگە گرنگی بەو جۆرە هابط و نزمە لە گۆرانی موسیقی کوردیە دەن یعنی کارەکانی تو کەشێکی کاکە تو کارەکەی لەگەڵ ئۆرکسترایەکە من ماوەی لەمە پێشکارێکم کرد پانۆرامای خەڵاتی مەرگەسا لەگەڵ ئۆرکسترای سینەمانیە کارێکی نزیکی زیاد لە نیو سەعات بوو لەسەر دوو ڕۆمانە شاعری گەورەمان مامۆستا شوێرکۆ ڕەنگە وەڵی نیوەی کورداگای لەو کارە نەبوو بێخۆت شوزانە لە شۆ ئاگاسی یعنی دەوە کا ئەو جۆرە کارانە گرنگە بکرێ گرنگە بۆ مێژووی موسیقی ئێمە بکرێنە من نەڵم کاری خۆمە بەڵام هەموو جۆرێک دە و جۆرە هەوڵانە جێگەی گرنگی پێدانە گرنگی پێ بدە بەڵام کە تۆ سیرەکەی ئەیکیت و دوایی پاش ماوەیەک وڵات بیرەچێتەوە تۆش ناکێ خۆ تۆ لە هەموو مایەکان ناتوانێت کاری شووا بکەیت دوایەوە ئەمە کاری دەستە جەمعی ئێمە بە یەک کەس و دوو کەس ئەم وەسعە چاک نابێت ئەمە بێ هەموو موسیقیانەکان هەوڵبان ئەمە کۆنفرانسی ئەوێ ئەمە وەکو پێم وتی کاری دەوڵەتیە ئەمە دەستگای ئەوێ دەستگای دەوڵەتی ئەوێ ئەمە زۆر یعنی فراوانە ینی بەڵام کارێکی با بڵێن دژوار نییە مستحیل نییە ئەکرێت ڕاستی ئەکرێ بەڵام ئیترکەی ئەکرێەوە نازانم ئێمەوەی لەسەرمانەوەکەم هەر قسەکەین تر قسەکانی هیوادارم جێ خۆی بگرێت بەزەوە ناچێت نازانم وەکوتم ڕەشبینم بەڵام شتیش هەیە ینی هەوڵیش هەیە لێرە و لەوەیە کە ئینسانەکرێ بۆ هەوڵانش گەشتبین ڕاستی بەس هەوڵەکانەوە کەمن بەداخەوە ینی ئەکرێت وایە زۆر زیاتر بن زۆر زیاتر بن بۆیە ڕێگە بۆ تەوژمە ترسناکە بگرن کە ئەمڕۆی دنیای موسیقی کوردی شەوانە بەداخەوە ئومێدین. هێڵم مەم گریانە هەرگیز ڕەنگی بچێتەوە ناهێڵم ئەم گریانە هەرگیز ڕەنگی بچێتەوە من ناهێڵم ئەم مەردە ژیان بیری بچێتەوە من بە ئومێدین دڵسۆز و خەمخۆرانی هونەر دەنگیان بڵند و هزریان فراوان بێت بۆ دۆزینەوەی ڕێگا چارەیەک لە گەڕاندنەوەی ڕەسەنایەتی بۆ هونەری کوردی. شایانی باسە
دیداری سلێمانی بۆ موزیک یەکێک بوو لەو هەوڵە جوانانەی کە پێویستە ساڵانە گفتوگۆ و چارەسەریتیان ئەنجام بدرێ. سەگیان بە پێی ئەزمموی بەڕێستان تا ئێستا ئاوازت بۆ کام لە هونەرمەندەکان داناوە؟ یعنی بیان ژمێرم بزانین ئادەی چەند هونەرمەندێکمان پێ بڵێ کە ئێستا لە ناو بوارەکەدا زۆر ناوێکی بەرزیان هەیە و هونەرمەندی گەورە و بەڕێزم، بەڵام بەڕێزیشتان ئاوازت بۆ داناوە لە تافی لاویە، یان بڵین هەر زۆر گەنج بووی. بەڵێ من ڕاستەکەی ئاوازم بۆ زۆر لەو هونەرمەندان داناوە کە ڕەنگە سەر ناوێکی دیار بن لە دنیای گۆرانیە، وەک کاک بەهجەت یەحیا، کاک عەدنان کەریم، خاتوو پەیمان عومەر، خۆت ئەمەل خان هەبزام کارێکمان. بەڵێ پێم وا بێ پەیمان عومەر، خاتوو پەیمان عومەر تەنانەت خوێندکار بووی کە ئاوازت بۆ داناوە یاخود دوای پەیمانگا بوو؟ بەڵێ ئەو ئاوازەی بۆ پەیمانم دانا یەکەم بوار یەکەم ئەزمموی ئاوازدانانی من بوو، هەردووکمان قوتابی پەیمانگا بووین، قۆناغی 3 بوو یا 4 پەیمانگامەوە ئەو کاتە. بەڵێ هەردووکمان قوتابی بووین. ئەی هاوسەرە ئازیزەکەم مامۆساگیان، لەو کاتەیە بەڕێزت پێم وا بێ هێشتا گەنجێکی زۆر زۆر گەنج بووی، پێم وا بێ تەخەڕوجت کردبوو لە پەیمانگا؟ نەخێر، نه خوێندکاری پەیمانگا بووی، تەخەڕوجت نەکرده بوو، بڵێن هاوسەرت نەبوو، با بڵێن چوزانی معنی کۆڵی پرسیار هەیە بوو لەو سەردەمەیە بەو گەنجی ئەی هاوسەرە ئازیزەکەم خاکی غەریبیت پیرۆز بێ، یعنی بوو ئەو خەمە قورسەت هەڵگرت و کردت بە گۆرانی. من ئەو هەر زۆر پرسیارە لەلام قەیچێکە ناخۆت یا بەکار زۆر جوانە تا ئێستش ماوەت و لای زۆرێکمان. ئەزای چۆن ئەمەجاون حەزەکەم چیرۆکی و گۆرانێت بۆ باسکەمە گۆرانیە پێشەکی یەکەم جار کە من کارم لەسەر کرد بۆ شانۆگەریەک بوو، شانۆگەری خۆش هاتی دڵنیایی کە هاوڕێ خوشکی عەزیزم خەرمانی هیرانی نواندنی کارەکەی کارێکی مۆنۆدراما بوو. تێکسەکەی کاک بەرزان بوو، بەرزان هەستیار، و هەر وابزان وەرجێڕانی دەقەشانۆیەکەش هەری ئەو بووی نووسەری گەورە جەلیل قەیسی. ئەوە بوو کە تێکسەکە یا بمتی ئاوازێکمانە بۆ کارێکی وایە ئەمانە تێکسەکەم زۆر بەلاوە جوان بوو، ئاوازەکەم بۆ دانا هەرو کاتە بۆ شانۆگەریەکە تۆمارمان کرد. دوایی کە این بۆ یەک دوو برادە پێم زۆر جوانەوە ئاوازە بۆ نایکە بێ شتێک بیە بەیەکێ لە گۆرانی بێژەکانوانە. تر دوایی سێرم کرد لەگەڵ کاک عەدنان قسەمان گونجاو بوو، بۆ دەنگی عەدنان زۆر گونجاو بوو، حەزی لێ بۆیش. تر لە کۆمەڵی هونەرجوانەکان لە بەشی موسیق لە پێشە لە کۆڕێکمان کرد بۆ موسیقی کوردی و ئەزمموونێکی نوێ، لەوێ من جۆرێک لە فۆرمی تازەی موسیق و گۆرانی نمایش کرد، موسیقی گەشە لەگەڵ فۆرمی گۆرانی درامی دوو بە کاری گۆرانیمان پێشکەش کرێکیان ئەی هاوسەرازیەکەمی چیان ئەیدایەجان بۆ کاک عەدنان و کاک بەهجەت. ئەوە یەکەم پێشکەشکردنی ئەو گۆرانیە بوو. دواتر لە یەکەم بەرهەمی
ئەلبومی کۆمەڵی هونەرە جوانەکان بزانام ساڵی 89 بوو کارەکەمان تۆمار کرد. تێکستەکە لەسەر دەقی شانۆیەکەیە ئیتر ئەوەیە ناوەڕووکەکەی ئەی ناونە و کاتە ژنم نێناوە. ئەی هاوسەرە عەزیزەکەم خاکی غەریبی پیرۆز بێت ئەی هاوسەرە عەزیزەکەم خاکی غەریبی پیرۆز بێت بۆ یادگارە شیرینەکان چێ بێ هەندەی من دڵسۆز بێت بۆ یادگارە شیرینەکان چێ بێ هەندەی من دڵسۆز بێت. بەڕاستی کارێکی زۆر جوانە دەست و چاوت خۆش بێ خاوەنی. سپاس ئەمەجان سپاس. شانازیی بەوەکەین مامۆساگیان یەکێکن لەو بەڕێزانەی کە مامۆستا بەڕێزەکانن کە لە کۆمەڵی هونەرە جوانەکان من پێش پەیمانگا خوێندکاری بەڕێستان بووم کە کۆمەڵی هونەرمەندی گەنج بوون لەو کاتەیە لە کۆمەڵی هونەرە جوانەکان بێگومان زۆر شت لە ئێوە فێر بوون بۆیە هەتا ئێستا ئێمە من وەکو خۆم شانازیم شانازی بەناسیینتانەوەکەم. سپاس ئەمەجان عەزیزی ئەمەیت سپاس زۆر سپاس. باشە ئەتوانم بڵێم غەمگین فەرەج ماڵی دووەمی کۆمەڵی هونەرە جوانەکانە؟ بەشی موسی کۆمەڵی هونەرە جوانەکان ئێمە کە چوین تازەمان کردەوە بەڕاستی بۆ ئێمە پێگەیشی زۆر زۆر گرنگ بوو. ئەتوانم بڵێم لەوێەوەی تر بیرۆکە تازەکانی ئێمە بە خەڵک ئاشنا بوو. بۆ من شوێنێکی پیرۆزە بەڕاستی زۆر ڕێزم هەیە بۆیان. چاوێنمانجەکەین بیریەکەین بیری ئەو برادراناکەین هیوادارم لە ئایندەیەکی نزیکا کۆمەڵی هونەرە جوانەکان بتوانن بە ئەندامە دێرینەکان و ئەندامە تازەکانیشیانەوە هیچ ویسیپاڵێکمان بۆ بکەین کاکەگیان ئێمە ئامادە من وەکو خۆم کە ئەندامی هیچ تیپێکی گروپی مۆسیقەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و هیچ شوێنێک نیم بەڵام هەر کاتێ منیان پێویست بێ من ئامادەم لە خزمەتان بتوانین هیچ نەبێ چەمکێکی باشی هونەری موزیک بێنینەوە سەر ستەیج سەر شانۆ ئەو خەڵکە گوێمان لێ بکرێت. زۆرینەی غەمگینەوەکو ناوەکەت بە قۆڕ پێ بۆ شانۆگەریەک بوو هەمان شێوە بۆ میلۆدیەک بوو بۆ شانۆگەریەک تۆمار یەکێک لە با بڵێن فاکتەرە گرنگەکانی سەرکەوتنی و شانۆیانە کارە موسیقی و گۆرانیەکان بوو کە لەگەڵ ئاوێتە باسی. ئێستا تۆ چۆن ئەبێ کارێ بکەینەوە کوازان چۆن ئەبێ کارێ بکەین کە گەنجی ئەم ڕۆژ حەزی لێبێ کە جوۆ لە ئاوازەکان ڕەنگە هەوڵە سەرەتایەکانی ڤیدیۆکلیپ یەکێک لە کارەکانی من بوو کە گۆرانی سوتماک بۆی بۆ چل مناڵەکە هی کاک بەهجەت یاحیاکە وڵای ڕازێکی پرسیارێکی ناخۆشە زۆر ناخۆش من دەوەتی ئەم مامۆستا ئەنۆخراقیە ناسم هەر ئەو دەستە جوڵێنە بۆ عالم کە سوێم ڕێەکەم جارێ بینم یەکێ دەستی بۆ جوڵێن دمایشکردنی هونەری گۆرانی موسیق بۆ خەڵک لە سەر شەقام یعنی نەهێشتنی ئەو بربەستانە دەبین تۆ خەڵکە زۆر گرنگە.